سڵاوتان لێبێ خۆشەویستان، خۆشحاڵم لە بەرنامێکی نوێ لەگەڵتان هابم. بەرنامەم جارەمان تایبەتە بۆی بزانین بۆچی زۆرترین هێرشەکانی لایەنی دەسەڵات تۆخ کراوەتەوە لەسەر کۆمەڵی ئیسلامی. ماوەی چەند ساڵێکە لە دوای دروستبوونی قەیرانی داراییەوە زۆرترین هێرش بۆ سەر کۆمەڵی ئیسلامیە، هەر لە گرتنی ئەندامەکانی لێدان لە پەرلەمانتارەکانی، لێسەندنەوەی حەسانی پەرلەمانی و زۆرترین زەخت لەسەر کەناڵەکان یەکرێ بەوەی ڕێگەی پێنادرێ لەو شوێنانەی کە فەرمین یاخود دەسەڵاتداران یاخود بەرپرسانی حکوومی حیزبی کە قسە دەکەن ڕێگە بە کەناڵەکان نادرێت. دەمانوێت ئەم جارە لە هاوڵاتیان پرسیم بزانین بۆشی زۆرترین هێرش بۆ سەر کۆمەڵە، ئەو تۆمەتانی کە بۆ کۆمەڵ دروستەکرێت ئامانج لێی چییە؟ ئەمانە و چەند پرسیارێک لە هاوڵاتیانەکەین، ئێوەش بینەری وەڵامی و هاوڵاتیانە بن. گەنجێک هەڵوێستەکانی کۆمەڵ چۆنە بەڵام؟ بەناوی خدای بەخشندەی میهرەبان، من وەکو هاوڵاتیەک هەڵوێستەکانی کۆمەڵ بەرز ئەنرخێنم و جێی دەستخۆشیە و پێم وایە کۆمەڵی ئیسلامی لە مۆزای ئێستای هەرێمی کوردستانە بە حەجم و قەبارەی خۆی بەوەی کە وەکو هێزێکی مەدەنی ئەوەی توانی بێتی لە هەوڵ و تێکۆشان و لە بەرەنگاربوونەوەی زوڵم و ستەم کردێتی. بۆچی زۆرترین هێرشەکان زۆرترین فشارەکان بۆ سەر کۆمەڵە، بۆ سەر پەرلەمانتارەکانی کۆمەڵە؟ ئامانج لەم فشارانە چ؟ پێم وایە ئامانج لەم فشارانە تاک و تەنها ئەوەیە کە یانەوەی متمانەی خەڵک بە کۆمەڵی ئیسلامی نەهێڵن، جا لە هەر ڕێگایەکی ترەوە بێ، لە ڕێی خۆپیشاندانی دەستکردەوە بێ، لە ڕێی بۆ نمونە تۆمەت دروستکردنەوە بێ، لە ڕێی تۆهمەت بەخشینەوە بێ، لە هەر ڕێگەیەکی ترەوە بێ، ئەوەیە کە لایەنی دەسەڵات ئەزانێ کە خۆی متمانی نەماوە، کە خۆی تەنانەت ئەندامەکانی خۆشی، مەکتەب سیاسەکانی خۆشی، وەزیرەکانی خۆشی متمانیان پێیان نییە، ئەوێ و ئەرزانەی کۆمەڵی ئیسلامی میلەت متمانی پێهەیە، ئێوێ لەو ڕێگەیەوە هەموو ڕێگایەگرێتە بەر بۆ ئەوەی کە ئەو متمانەی میلەت بە کۆمەڵی ئیسلامی نەمێنێ. وەکو بینیمان لە پێشووتر با بڵێن پارێزبەندی پەرلەمانی هەوڵی بۆ درا بە کۆدەنگێکی ناو پەرلەمان پارێزبەندەکە لە یەکێک لە پەرلەمانتارەکانی کۆمەڵ سەنرایەوە. بۆچی لایەنی دەسەڵات هەوڵیەوەدا پارێزبەندی تەنها و تەنها لە پەرلەمانتاری کۆمەڵ بسانێتەوە؟ ینی بۆچی هەوڵ بۆ پەرلەمانتارەکانی تر نادرێ و تەرکیزەکرێت سەر پەرلەمانتاری کۆمەڵ؟ دەی دیارە ئەوە ئەسەلمێنێک کە بۆ نمونە ئەم پەرلەمانتاری کۆمەڵ یاخود پەرلەمانتارەکانی تریش بە جۆرە لە جۆرەکان بوونەتە مۆتەکەی دەسەڵات، ئەوەی کە ئەمان ئێڵێن ئەوە نییە دەسەڵات ئێوێ و ئەوەی کە لە ژێر بەڕێ ئەیهێنە سەر بەڕا کاتێککە قسەکەن بۆی ئەوژێوێ پارێزبەندیان لێ بسەنێتەوە و ئیشە ناشەرعەکانی خۆی شەرعێت پێبە و ئیشە نایاسایەکانی خۆی یاسایی بکە. کۆتا پرسیارم کۆمەڵە بێ لە داهاتوە چی بکە؟ کۆماڵ لەسەر ئەم ڕیتمەی کە ڕۆشتووە هەر بەردەوام بێ و هەمیشە لە پشتی گەل و میلەتی خۆی بێ و هەمیشە دژی زوڵم و ستەم بێت و هەمیشە و هەردەم هەوڵ با کە ئەم میلەتە بەرەو باشتر و چاکتر بەرێ. هۆکاری دژاتیکردنی حکوومەت یاخود دەسەڵاتداران لە بەرامبەر کۆمەڵە بۆ چێگەنێت؟ کۆمەڵ حیزبێکی ئۆپۆزیسیۆنە، وەک دەزانین لە کوردستانە چەند حیزبێکی ئۆپۆزیسیۆنە، یەکێک لەوانە کۆمەڵی ئیسلامیە، جیاواز لە حیزبەکانی تریش کۆمەڵ حیزبێکی بە هەڵوێست و مەردەوە، هەروەها بۆ ناسراوە کە هەڵوێستی لە پرسە هەنووکەیەکان و پرسە سیاسەکانی هەرێمی کوردستان و ئەوانەی پەیوەندی بە پشێ و قوت و موچەی هاوڵاتیانەوە هەیە، هەڵوێستێکی توندی هەیە لەبارەی ئەو پرسانەوە. تەمانە بینین ئێستا زۆرترین فشارەکان لە کۆمەڵەکرێت، بۆ نمونە هەر کاتێک کۆمەڵ هەڵوێستێکی توندیە بێ ئەندامەکانی ئەگیرێ، تەرکیزەکرێت سەرەوەی کە حتا ڕێگە نادەن کەناڵەکەی کۆمەڵیش بچێتە لای بەرپرسان پرسیاریان لێ بکە. بۆچی لە کاتی ئەم هەڵوێستە توندانەدا ینی ئەو فشاران لە کۆمەڵەکرێت؟ ینی جیاواز لە حیزبەکانیکە کۆمەڵ جیا کراوەتەوە و وەکو جۆرە لە جۆرەکان ئەڵەی ئەمە بە تایبەتی دژایەتیەکرێت. ئەم جۆرە لە دژایەتیکردنەی کۆمەڵ ینی کۆمەڵ بەرەوەکوێ بێ کۆمەڵ لە داهاتوە چی بکە؟ خۆی ڕاستەکەی ئەمە دژایەتێکی ڕاستەوخۆیە بەرامبەر کۆمەڵی ئیسلامی دەکرێت. ئەم ئەبینین لە پەرلەمانتاری دەدرێت، حەسان لە پەرلەمانتارەکانی دەسێنرێتەوە، تۆمەتی تیرروستی و چەندان تۆمەتی تری
یعنی ناشایستە و ناڕاست تۆمەتانە بۆ لە کۆمەڵ دروستە ئەم تۆماتانە بۆی هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان وەگە بینی کۆمەڵ هەڵوێستی زۆر جدیە لەسەر پرسەکان بێ کۆمەڵ لە داهاتوە چی بکات چۆن هەنگاو بنێت کۆمەڵ بێ هەنگاوەکانی زیاتر شەرکاتەوە زیاتر لەبەری خەڵکی بێ هەرچەند ئینساتێژ بەڕێژێکی زۆر باش و بەرچاو ڕوون لە بەرچاو خەڵکی کوردستان شادیارەکە هەڵوێستەکانی کۆمەڵ چۆن نییە بێ خەڵک چی بێ لە بەرامبەر هەڵوێستانەیە کە کۆمەڵ دژایەتی لایەن حکوومەتەوە لایەن دەسەڵاتەوە خەڵگە بێت چۆن بێ بەرامبەر خەڵکە بێ هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستانی لە بەرچاو بێت ینی سێرەکەی دایان کادیری گیراوە بە تۆمەتی تیرۆریستی بوون دایان کادی تریا بە تۆمەتی جاجیا و هەرێکی و بە بیانوێکی جیاواز گیراون حەسانە لە پەرلەمانتارەکانی ئەسەنێتەوە لە پەرلەمانەکانی ئەدرێ ڕێگری لە تیمە ڕۆژنامەکانی ئەو حیزبەک لێ وەکو تۆڕی میدیایی کۆمەڵ وەکو لە چەند ڕۆژی پێشووترا بینیمانە ئەمانە هەمووی بەوەی هەڵوێستە بەجێرگەکانی کۆمەڵی ئیسلامیەوە کە بەڕاستی هاوڵاتیانی کوردستانە بێ قدری ئەم بزانون لە بەچاویان بێت و لە داهاتوە و لە ڕابردووشە ئەمانی کە کردوانە لە بیریان نەچێت و بتوان لە شێوەکان چۆن بڵێ هیچ نەبێ قەرەبوویەکیان بۆ بکەنەوە بە دەنگدان بێ یاخود بە هەشتێکی دیکە بێت لای دەسەڵات بۆ هەر حیزبێک کە لەبەری گەلا بێت و ئامانجی ئەو بێ خزمەتی گەلکە ئامانجی ئەوە نەبێت تەنها چۆن بڵێ هەندێک بۆ شخصی خۆی هەر شتێک بێت یعنی هەر پۆستێک هەر شتێک بۆ شتی خۆی بەکار بێنێت بۆ مەرامی شخصی خۆی بەکار بێنێت بەتەکید حکوومەتێک بەم حکوومەتە گەندەڵی کە ئێمە هەمانە یعنی هەر حیزبێک بێت بەو جۆرە ڕەتیایەتەوانێ بۆچێ بینین لە ناو ئەو هەموو پەرلەمانتارای ئەو هەموو حیزب و لایەن و پێکاتەکانە تەرکیز دەکرێت لەسەرەوەی کە حەسانەی پەرلەمانی یاخود پارێزبەندی پەرلەمانی لە پەرلەمانتاری کۆمەڵە سرێنرێتەوە یان بۆ من لە کاتی هەبوونی هەڵوێستێکی توندی حیزبی و کۆمەڵە لە بەرامبەر ئیشێکی دەسەڵاتە یان شتێکی حکومیە بۆ منە ئەندامیە گیرێ لە پەرلەمانتاریە دری ئەنی ئەم شتانە بۆ چڕ کراوەوە لەسەر کۆمەڵ وەڵامەکەی ڕوونە لەبەرەوەی ئەندام پەرلەمانی کۆمەڵ ئەیانەوێ ئەو شتانی کە هەیە ئەو گەندەڵی کە هەیە بۆ خەڵکی ئاشکرا بکەن کاتێک کە شتێکی واش بێت بێگومان حەسانی لەسەر هەڵەگرن بۆ ئەوەی لەسەر ئەو کاری بەردەوام نەبێت وەک هەر پەرلەمانتارێکی تر تەنها مەعاشی پەرلەمانتارێکی وەرگرێ و پارەکەی هەڵگرێ بۆ خۆی و بێدەنگی بنوێنێت باشەکەواتە تۆ وەکو خۆت وەکو گەنجێک چاوەڕی چیەکەی لە داهاتوە لە کۆمەڵ پێشووتر کۆمەڵ لە حکوومەتە هەبوو ئێستش بەرەوە پۆسیۆنە چی لێ چاوەڕێکە بۆ داوات وڵایی من وەکو خۆم زۆر لە کۆمەڵ ڕائبینم کە باجی گەوریاوە پێشیش کە لە حکوومەتە بووە هەڵوێستەکانیانمان بینیوە کارەکانیمان بینیوە ئەوەی کە کردویانە خەڵک هەمووی ئەبێ ئەوەی لە بەرچاوە کە پێشتر وەزیرمان هەبوو وەزیرەکان چۆن خزمەتیان کردووە ئێستش کە لەبەری ئۆپۆزیۆنە بە تەکید یعنی باج ئەیات باجی قورسیش ئەیات بەڵام ئەوەی ئەبێ ئەمە ئەومان لە بەرچاو بێت وەک لایەنگرێکی کۆمەڵ وەک دەنگدەرێکی کۆمەڵیان وەک هەر کەسێک ئەومان لە بەرچاو بێت کە کۆمەڵ پێشتر چی کردو و دڵنیابین لەوەی کەەوە هەر شتێک بکات بۆ خزمەتی گەلێک کرد ئەمە ئیشەکانی کۆمەڵ بوو لە ئۆپۆسۆنیە لە پەرلەمانتیان لە ئیشی بۆ نمونە و کاتێ لە حکوومەتا بووە ئەرکی خەڵک چێ لە داهاتوە خەڵک چی بک بۆ کۆمەڵ خەڵک زیاتر متمانی بە کۆمەڵ هەبێت هەر کاتێک لە کاتی دەنگدان بێت زیاتر دەنگ بن بە کۆمەڵ نەجیاتی ئەوەی ئەوانەی کە پێشتر دەنگیان ناو کە ئێستا ئەڵێن بەداخۆ زۆر کەسێ ئەڵێ ئیتر تاوە من پەنجەم وەرناکەم و ئەمانە هەتا ئەوە زیاتر بێ دەسەڵات لایەنی دەسەڵات زیاتر بەرز ئەبێت باخەڵی لایەنی گەندەڵ و دەسەڵات لایەنی ئەو لایەنانەی تر چکە ئەوان هەر چۆنێک بێت بە تەزویر بێت بە ڕاکێشانی خەڵک بێت بە پارە بە هەر چۆنێک بێت دڵنی خۆیان ئەکڕنەوانێ دڵنی خۆیان بەدەسەهێنن وەکو گەنجێک هەڵوێستەکانی کۆمەڵ و پەرلەمانتارانی کۆمەڵ لە ئەو کاتی کە لە حکوومەت بوون و ێسش کە ئۆپۆسیۆن چۆن هەڵسەنگی کۆمەڵ ئیسلامیە لە سەرەتای دروست بوونیەوە تاوەکو نێسە بێگومان زۆرترین هەڵوێستەکانی ئەوە بووە کە لە بەرەی خەڵکدا بووە و ئەم دەسەڵاتدارانەی ئێستەیش بۆ زدایەتیان بۆ پەرلەمانتارانی کۆمەڵ ئیسلامی بە تایبەتوە بوونی ئەو زدایەتیانی کە بەرامبەر کۆمەڵ و پەرلەمانتارانی کۆمەڵ ئەیکەن بەڕاستی بۆ ئەگەرێتە بۆ هەڵوێستەکانیان کە لە بەرەی خەڵکا بوو چونکم ئەم حکوومەتە عنی بە تەواوی معنا زدایەتی خەڵکەکە بە تەواوی معنا ڕقی لە خەڵکی خۆیەتی ئەم کە ڕقی لە کۆمەڵی ئیسلامیشە بۆ ئەگەڕێتەوە کە لە بەرەی خەڵکدایە کۆمەڵی ئیسلامی بینین ئێستا لە ناو ئەو 111 پەرلەمانتارەی کە هەیە
بۆچی تەرکیزەکرێت لەسەرەوەی کە پارێزبندی لە پەرلەمانتاری کۆمەڵ بسەنێتەوە بۆ دژایەتی بۆ منە ئەندامی کۆمەڵێکیرێ بۆ ئەندامی کۆمەڵ گیرێ و زیندانیەکرێ هۆکاری ئەم هەڵوێستە توندانی دەسەڵات بەرامبەر کۆمەڵ و پەرلەمانتار و خەڵکی کۆمەڵ بێگومانە و پارێزبندی کە لە بڕێ سۆرانمەر وەرگیراوەتەوە ئەو بۆ گەڕێتەوە کە یعنی هەموو گەندەڵەکانی دەسەڵاتی ئاشکرا کردووە هەچ قسەیەکە کردبێتی زدایەتی ئەم دەسەڵاتە گەندەڵە بووە ئاشکراکردنی گەندەڵی و دزی ئەم حکوومەتە بووە ئیترگانی مەجبورن زدایەتی کۆمەڵی ئیسلامی بکەن چونکەم ئەوان گەندەڵیەکی ویان کردووە لە وڵاتە و کە کۆمەڵیش گەندەڵەکانی ئەوان ئاشکراکە مەجبورن یعنی زدایەتی ئەو حیزب بکە تۆ وەکو گەنجێک چاوەڕێکی لە کۆمەڵەکەی لە داهاتوە بێگومان وڵایەمە وەکو گەنجان چاوەڕێی یعنی هەڵوێستی باش و هەڵوێستی جدی لە کۆمەڵی ئیسلامیەکەین لەم وەزع و کارەیە کە بەڕاستی وەزع و گوزەرانێکی زۆر ناخۆشە یعنی بێموچەیی و بێ ئیشی و بێ کەسابەتی گەنجێکی وەکو ئێمە یعنی زۆرینەی گەنج سوپاس وخوا من باشم هیوەستمان باشە ئێمە بەس خەڵکی تر خەڵکێکی زۆر بێ ئیش و بێکار هەیە لە وڵاتەیە گەنجی تازە دەرچوو لە زانکۆ ئەو گەنجانێکیش کە 4-5 ساڵ لە زانکۆیان تاواکرووار ینی بەتەمای هیچ شتێک نین لە وڵاتەیە بێ چ ئومێدێکمان بەم دەسەڵاتە بێ بێگومانیان پشتگیری کۆمەڵی ئیسلامیەکەین لە هەموو ڕۆیەکەوە بۆ بوونی ئەو دژایەتی کە بەرامبەر گەندەڵکارانەتی بوونی ئەو دژایەتی کە بەرامبەر ئەم دزوو مافیا و جەدانەیان جیاواز لە وڵاتانی پێشکەوتوو لە هەرێمی کوردستانە هەمیشە و کەسانی کە ڕوبەڕووی زاڵمان و دەسەڵاتدارانی بێباک بە میلەت وەستاونەتەوە هەوڵ دراوە بە چەند شتێک بتوان ئەم کەسە دوور بخەنەوە یاخود جۆرە لە جۆرەکان تۆمەتی بۆ دروستکەن بنمونە هەوڵ دەدرێت بە پارە یان پارەی زەبەلا دەخرێتە بەردەستی ئەو کەسانە تا بێدەنگ بکرێن ئەگەر پارە نەبوو بە توندوتیژی یاخود بەگرتن و بە ڕاوەدونان و بەم جۆرە شتانە تاوکە و کەسانەی بێدەنگ بکرێن بەڵام کۆمەڵ بۆ پەرلەمانتاریانی کۆمەڵ بەبێ ئەوەی نقطەیەکی لاوازیان لەسەر بگیرێ بەردەوام بوون توانیوانە ڕوبەڕووی ئەو جۆرە کارانە بوەستنەوە چجایەوەی کە پارەی زەبەلا خراوەتە بەرزیان چجایەوەی کە گیران و ڕاودونان و زیندانیش کراون بەڵام توانیوانە زیاتر لەسەر هەڵوێستەکانی خۆیان پێداگر بن ئێمە زیاتر هاوڵاتیانە دوێنین بەڵامە چین لای ناوبڕێک و ئەگەڕێنە وڵات لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێبێ دەوانەوە لە هاوڵاتیان پرسییم زین هەڵوێستەکانی کۆمەڵیان بەلاوە چۆنە ئەدای کۆمەڵ لە فەرلەمان و ئەو کاتانەیەکی کە لە حکوومەت بوو ێسش کاوپۆسیۆنە لای هاوڵاتیان چۆنە کۆمەڵ لەبێت لە داهاتوە چی بکات بۆچی ئێستا زۆرترین هێرشەکان و زۆرترین فشار لەسەر کۆمەڵی ئیسلامی و لەسەر پەرلەمانتارانی کۆمەڵی ئیسلامی کاکتۆر لێستای بینین دەسەڵات زۆرترین هێرش و زۆرترین فشارەکانی لەسەر کۆمەڵ چڕ کردوێتەوە هۆکاری ئەم هێرش و ئەم فشارانە لە کۆمەڵ لە ئێستای بۆ چێگەرن خۆی من وەک کادێرێکی کۆمەڵی ئیسلامی ئەو فشار و زەخت و زۆری دەسەڵات بە سەرکەوتنی کۆمەڵی ئیسلامی ئەزانم هۆکارەکەیشی بەنای منەوە ئەوەیە کە کۆمەڵی ئیسلامی تاکە هێزە لە هەرێمی کوردستانە کە لەگەڵ مەبادی و ئەو پرەنسیپەکانی کاری خۆیان ڕازگۆیانە هاتوۆتە مەیدان و بەردەوام تا دوات نەفەس لەگەڵی بۆ ئێمە لە کابینەی پێشوو بینیمان کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەو بڕیار و ڕاستپاردە و مەبادیئانەی داینا بۆ چوونە ناو حکوومەت بۆ بەشداریکردن لە حکوومەت و پەرلەمان تا کۆتایی لەگەڵی ڕۆی وە لە کاتێکی شار ئەو مەبادیئانە کۆتاییان پیادە و لە حکوومەت هاتە دەرەوە وەرسووریش بوو لەسەرەوە مەبادیئانە بۆیە ئێمە ئەگەر ببینین لە کابینەی پێشوو ئەوەی کە تاوەکو ئێستەیش ئەفرۆشتێتەوە کە خولی پێشی پەرلەمان زۆر گرنگ بوو زۆر چالاک بوو زۆر ئەمانە بوو بەڵام دەرکەوت کە گرنگجی سەرۆکی پەرلەمانی پێشوو بە ئەوەی کە مەهارەی خۆی و کەسایەتێکی کاریگەر بوو بەڵام پشتیوانەکەی کۆمەڵی ئیسلامی و خودی سکرتێری پەرلەمان کە کاک شێخ فەخرەدین بوو بۆیە ئەگەر کاک شێخ فەخرەدین بەهاتە لە خولی پێشووی پەرلەمانە هەموو ئاسانکاریەکانی بکردایە لەگەڵ جێگیری سەرۆکی پەرلەمان ئەو کاتە هەموو ئەو یاسا و کارانی کە لە خولی پێشوو دەرەکرا لەوەی بەدڵی دەسەڵاتە بوو و پەرلەمانی پێشوش هیچی لەم پەرلەمانی ئێستا زیاتر نەبووە دەسەمەوە تریشەوە بۆیە
گرنگە هاوڵاتیان هەرێمی کوردستان ڕۆڵی کۆمەڵی ئیسلامی بەرز بنرخێنن و لە هەڵبژاردننی پێشویش بینیمان بەڵام ئێسیش کۆمەڵی ئیسلامی کە بە بڕوای هەندێک لە هاوڵاتیان و بەداخەوە هاشوهوشی هەندێکی کەسیش کە کۆمەڵ پاشەکشەی کردو لە ناو ساحەی سیاسی کشاوتەوە پشتی شەقامی بەرداوە نەخێرەمە نییە ئێمەوە ببوورە وەکو بینین ئێستا زۆرترین تۆمەت بۆ کۆمەڵ دروستەکرێ یعنی لە ناو 111 پەرلەمانتارە پارێزبەندی لەوەی کۆمەڵ وەرەگیرێتەوە هەر کاتێک هەڵوێستێکی توندی هەبێ کۆمەڵ ئەندامەکانی ڕۆبەڕۆی بۆ نمونە زیندانیکردن و گرتن و ئەمانە بنەوە ینی بۆچی ئەم تۆمەتانە لە ئێستاە لەسەر کۆمەڵ زەخەکرێتەوە یان بۆ نمونە ئەم شتانە لەسەر کۆمەڵ باسەکرێ هۆکاری چییە ینی تەرکیزەکە کراوەتەوە سەر کۆمەڵ و تۆمەتەکان بۆ کۆمەڵ کۆمەڵی ئیسلامی هێزێک نییە دەسەمەوە بکرێ ئەم هێزیش کە دەسەمە ناکرێ بۆیە دەسەڵات هەموو هەوڵێکیدا بۆ دەسەمەکردنی کۆمەڵی ئیسلامی نەیتوانێت کادیری لێگرتن و زیندانیکردن و زەخت و زۆری بەکارێنا و نەیتوانێت ئێسش تۆمەتی بەکارێناوەتەوە ئەم تۆمەتانە ئەبەخشێتەوە بۆ ئەوەی کۆمەڵی خەڵک قەنەعەت پێ بکا کە ئەم هێزە لە دەرەوەی ئەجیندای هەرێمی کوردستانە ئەم هێزە دژی هەرێمی کوردستان بەڵام بە دڵنیایی ناتوانێت چونکە ئێمە کۆمەڵی ئیسلامی خاوەنی پێشینەیەکی زۆر زۆر کاریگەرە لە خەباتی شاخ و شاری هەرێمی کوردستان بەشداری کارای پێشبردنەکانی هەرێمی کوردستان بۆ کۆمەڵی ئیسلامی خاوەنی ئەمیرێکە ئەم ئەمیری کۆمەڵە کە خۆی بەردەنوێژ و بەردی شاخەکانی هەرێمی کوردستان نییە لە سەردەمی پێشمەرگایەتیانە نەچوو بێتە ناوێ ڕۆمان وایە ئەم تۆمەتانەی کە ئەدرێتە پاڵ کۆمەڵی ئیسلامی بە پشتیوانی خوای گەورە و مێرەبان گەورەبوونی کۆمەڵی ئیسلامی نەتیجەکەی کۆتا پرسیارم چاوەڕی چی لە کۆمەڵ کرێ بۆ داهاتووە خەڵک چی ئەرکێکیە بەرابەر کۆمەڵ من وەک کادیرێکی کۆمەڵی ئیسلامی ئەوەی خۆم و دوای ئەوەی خەڵکیش ئەوەی خۆم وەک کادیرێک داوا لە کۆمەڵی ئیسلامی کوردستانەکەم لە قیادی کۆمەڵی ئیسلامی لە کادیر و هەوادار و ئەندام و دۆست و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی بە هیچ جۆرە پشتی قیادە بەرنەدەن و هاوکار و هەماهنگ و دەستباری بن بۆ ئەوەی سوور بێ لەسەر جێبەجێکردنی مەبادیئەکانی وە بەردەوام بێ و دروشمی کۆڵنادەین و بەردەوامە بین بکاتە دروشمێکی بەردەوام تا ژیانی سیاسی هەبێ لەسەری بڕوا خەڵکی هەرێمی کوردستانیش پێویستە یعنی ڕابردوو لە یاد نەکەن و سەرکەوتن و دڵسۆزەکانی کۆمەڵی ئیسلامی لە یاد نەکەن کۆمەڵی ئیسلامی خاوەنی پرۆژەی خزمەتگوزاریە لە هەرێمی کوردستانە کۆمەڵی ئیسلامی داهێنەری ئەوەیە کە فەقیری ئەم هەرێمە بدۆزرێنەوە ماڵەکانیان گەرم بکرێتەوە لە ڕێگەی بەرنامەکانی بەخشین و دەستگاکانی بەخشین لە هەرێمی کوردستان کۆمەڵی ئیسلامی مۆدیلی خەستەخانەی چیدانا لە هەرێمی کوردستان کە تاوەکو ئێستا کەس هەمووی شانازی پێوەکات دۆستەکانی کۆمەڵ نەیارەکانیشی کە نەخۆشخانەکانی بەخشینن لە هەرێمی کوردستان بەتایبەت لە سلێمانی کە ئەم نەخۆشخانەیە خەڵکە چێتە ناوی ئەوسا هەست بە ئینسانیەتی خۆیەکە بە ڕێز و احترامەکە لەگەڵەوەیشی خزمەتگوزاریەکی باشی تەندروستی پێشکەشەکرێت بە مادەیەکی کەم بۆیە ئەمانە گرنگە لای خەڵکی کوردستان بە هەند وەربگیرێ و ئەم شتش نەبێتەوەی کە ئێستا شتێکی تازە هاتەتە پێشەوەیترەوەی ڕابردی کۆمەڵی ئیسلامی لە یاد بکەن چونکە کۆمەڵ بە تەواوەتی هەموو جهدی خۆی خستۆتە سەر ئەوەی کە چۆن بتوانێت باشترین خزمەتی خەڵکە و چۆن هەمیشە لە بەرەی گەلدا بێ و بتوانێت هەموو دەسەڵات و هەموو ئەوەی کە هەیەی بۆ خزمەتی گەل بەکاری بێنێ بۆ ئەو کەسانی کە دەنگیان پێداوە یعنی مرتاح بن کەواتە بۆچی دەبینی لە ناو 111 پەرلەمانتارە لاین دەسەڵات و ئەو کەسانی کە هاوپەیمانین تەرکیزەکرێت سەرەوەی کە پارێزبەندی لە پەرلەمانتاری کۆمەڵ بسەنوێتەوە ینی بۆچی لە ناو هەموو پەرلەمانتارەکان ئەبێ ئەوەی کۆمەڵ سزا بدرێ بۆش چون بەڕاستی کاکسۆران یا هەر پەرلەمانتارێکی کۆمەڵ کە ئاوا پارێزبەندی ئەخرێتە سەر هۆکارەکەی کە حەقی وتووە هۆکارەکەی کە ڕاستی وتووە ئەوانیش ئەوان ناوێ بەڕاستی هەر کەسێک دەسەڵات ناوێ ڕاستی بەڵێ ناوێ خەڵک بەرچاوی ڕوون بێ ناوێ بزانن ئەوان خەریکی چین چەندیان دزیوە چەند خەریکی چین کۆمەڵ لە ئێستایا بوون من لە ڕابردووە چی کردووە بۆ خەڵک تا وەکو خەڵک سیخەی پێ بکە بۆ هەڵبژاردنێکی وڵی خەڵک نازانم بۆچی ئەمانی لە پێشاو نیە یعنی خۆی دیارە تۆ بەس بڕۆ بۆ نمونە نەخۆشخانی بەخشین سەری کە هەموو ڕۆژانە بە سەدان و بە هینە بە هەزاران هینە یعنی خزمەتەکە ئەوە بەرنامی بەخشینە هینێکە بەرنمەیەکە ژین بەرنمەیەکە خزمەتێکە بۆ هەموو هەژاران بۆ هەموو بێنەوایان
يعني ئەرکی خەڵک چیە لە بەرامبەر ئەم خزمەتان کە لە بەرچامیان بێ یعنی بۆچی لە کاتی لە هەر کاتێک کە پێویستیان پێ بێ کۆمەڵیان لەبیرە هەر کاتێک کە گەندەڵێکە کرێ هەر کاتێک کە بۆ نمونە ئێستا لەم وەزعا بۆچی هەمووی ڕووی لە کۆمەڵە بۆچی ئەی بۆ لە کاتی دەنگدانە ئەبینین کاتێک کە هەڵبژاردن هاتە پێشەوە ئێستا لە ئێستای کۆمەڵی ئیسلامی حەو پەرلەمانتاری هەیە بای حەو کورسی خەڵک دەنگی پێداوە بەڵام کات دێتە باسی هەڵوێز وەرگرتن باسی ئەوەی کە حیزبەکان هەڵوێسیانە بێ هەموو خەڵک تەرکیزەکە کاتەوە سەر کۆمەڵ ینی بۆ لە هەڵبژاردنە کەمینەیەک دەنگی پێدا بەڵام کە دێتە باسی هەڵوێست هەمیشە خەڵک چاوەڕێ لە کۆمەڵە تۆ سێر کە مامۆستا ئەوان حەوت کورسیانەیە بەڕاستی هەر بە شادی یعنی بە شادی ئەوانەی کە شتیان لە پێشچاوە ئەو خەڵکی کە هەڵوێستەکانی کۆمەڵە بینێن ئەو حەوتە بەرامبەر هەر سەدیانن بۆچی بەس لە کاکسۆرانیان وەرگرتوتەوە پارێزبەندیان بەس لە کاکسۆران وەرگرتوتەوە یعنی دیارە قبوڵیانە دیارە خۆی تەنها بەقەدەر هەموو کورسەکانی پەرلەمان ئیشی کردووە کەیسی خستۆتە دەر یعنی گەندەڵەکان ینی ئاشکرا کردووە هەموو هۆکارەکەی يعني خلق أما نبيني ترشي بينه أو حكومتي أما خلق الراس بينها بيت أنا بنخر نبتي حل شيء جار سر شيء بكين والله حلوة ودزو خلق أو خلق بيبدأني شيء الله بجيري لقل شيء كردو براقة ورا أما شيء بقبول بي أجر أواد موسى ندري أو شد ندري أجر أما يقبول بي أما حكومتي كراس قوني لقلو خلقاو هيج موسى نادا بو خلقاو أبم شوية دمي بني موسى دمي بربع موسى دمي حر دمي بشتك بله تۆ خۆت چاوەڕێی چی لە کۆمەڵەکەی لە ئەدای کۆمەڵە داهاتووە والله منو خۆم کۆمەڵی ئیسلامی من گەشببینم کە کۆمەڵی ئیسلامی ئەگەر خەڵکێک پاڵپشتی بکات بەڕاستی حیزبێکی ڕازگۆیە و من پێم وایە کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ئەوەی کە ڕازگۆیە و خەڵکی فەقیر و هەژار یعنی دەستگیری ئەوانە بەڵە پشتیوانی ئەوانەکات ینی تا ئیسێژ نەمبینیەوە خەڵک بەڕێکی دیار بە کۆمەڵی ئیسلامی بنێت هەمی لەبەر ئەوەی خەڵکێکی ڕازگۆیە هەرێک کەشتێکی وە دروستەکە ئەیکە لە تیرۆرەسە یەکی ئەڵێ نازانم چییە هەرێک کەشتێک ئەڵێت وەکووە بینین کەمینەیەکی خەڵک دەنگی بە کۆمەڵداوە لە هەڵبژاردنەوە بەڵام ئێستا زۆرینەی خەڵک چاوەڕێی هەڵوێست لە کۆمەڵەکەن ینی هۆکار چییە کە دێتە کاتی هەڵبژاردن خەڵک دەچێت دەنگ بە ئەو حیزبانەدا کە دزیان لەکە کە دژایەتی خەڵک و میلەتەکەن بەڵام کە دێتە باسی هەڵوێست و هەڵوێز وەرگرتن چاوەڕێ لە کۆمەڵەکە وڵی کۆمەڵی ئیسلامی لە هەموو کاتە لە چ لە عێراق چ لە کوردستان هەڵوێستی خۆی و هەڵوێستی ژامێرانە بووە ڕازگۆیانە بووە لەگەڵ خەڵکی خۆیان ڕاستی کردووە ئیستێژ ئەوە کەوێتە وژدانی خەڵکەوە کە خەڵک هەڵی ئەبژێریان سەوتی پێنادەوە کەوێتی وژدانی خۆی بەس ئەگەر وێژدانیان ئەیانوێ ئاسوودە من ئەمەوێت ڕاست پێیان بڵێم سەوت بە کۆمەڵی ئیسلامی بن نەکەر بە کۆمەڵی ئیسلامی بە حیزبە ئیسلامیەکان زۆر باش لە حیزبە عیلمانەکان ئەوەی کە بینیتان ڕاستەنجی ئەو کەسانە بوو تەمن لە ئێستاە لەکۆ بین زۆرترین فشار لەسەر کۆمەڵە لەسەر پەرلەمانتارەکانێتی لەبەرەوەی هەڵوێستەکانیان بەرامبەر ئەو بابەتانی کە لە پەرلەمان و لە کایی سیاسەتە پێشەوە توند بووە بۆیە زۆرترین فشار لەسەر کۆمەڵ دروستکراوە و بۆ کۆمەڵی ئیسلامیش خۆی باز لەوە کات کە با خەڵک خۆیان حەکەم بن لە کاتی هەڵبژاردنە هەموو ئەو ئیشانەی کە کراوە لە ماوەی 4 ساڵی ڕابردووە ببینن بۆ نمونە ئەو خزمەتانی کە کۆمەڵ کردوێتی یاخود ئەو هەڵوێستانی کە لە ڕابردووە هەیبووە با بتوانێت لە کاتی هەڵبژاردن لە چاوی ئەگەر پێی باش بووە ئەگەر بە شتێکی گونجاوی ویزانیوە فەرموو بەدەنگ پێبدا بۆی لە هەڵبژاردنێکی ترە لە کابینەی داهاتووی حکوومەت تا بتوانێت باشتر خزمەت بکە یاخود ئەگەر هەڵوێستی پەرلەمانتارەکانی پێ باشە با ژمارەیان پەرلەمانتارانە زیاد بکە بۆی لە پەرلەمانی داهاتوو بتوان زیاتر هەڵوێستیانەرێ بۆیە ئەرکی خەڵکە کە چاوەڕوانی ئەوەندە هەڵوێست لە کۆمەڵ بکەن کە بای ئەوەی کە دەنگی پێداون سبەینی هەڵبژاردن بوو دەنگی زیاتری بەدەستێنە ئەو کاتە چاوەڕێی هەڵوێستی زیاتریشی لەسەر بکرێن دایم ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ